مەلامە سەر و نوێنەرەکانی وەکو ئەمسالی وەکو ئەوان کە ئەو قسە ناشرینانە بەرامبەر بە شەڕەوانان بڵێن لە کاتێکا کە ئێمە ژنی کورد لە هەموو قۆناغەکانی شەڕدا ئەمە یەکەم جار نەبووە ژن بەشداری بکات و ئەبێ هەموو لە ئەگەر سێری ئەگەر بگەڕێنە بۆ مێژووی ژن بۆ مێژووی مسلمانانیش لە مێژووی مسلمانانەکان لەگەڵ پێغەمبەرە دردوخوای لەسەر بێ ژنەکەی خۆی تیجار بووە چەنەها ئەسحابی ژنەکانی کە بەشداریان لە شەڕەکانە کردووە لە سەردەمی ئەوی مەسەلەن لە هەموو قۆناغەکانە ژن یەکێک بۆ لەو بەرگریکردی سەختانەی کە لە خاک و نیشتمان و وڵاتەکەی کردووە بۆ نمونە یەکێکە باس لە شەڕەوانەکانەکەن ئێستا ئەو ژنە نەک بۆ مەلامە سەر و نەک بۆ هەموو نەتەوەی کورد جێگای شانازیە و ئەوە جێگای شەرەفمەندە ئەبێ ئەوە بزانێ مەلامە سەر و نوێنەرەکانی وەکو ئەوان کەوا بیرەکەنە پێم ناخۆشە کە ئەو کوردێک وا بیر بکاتەوە چکە ئەم ژنە خۆ لە خۆشیە ئەوەی نەکردووە ئەو ژنن لە پێناو پاراستنی خاک و نیشتیمانەکەیە لە پێناو پاراستنی ئەو کەس و کارە خۆت ئەزانی ئێستا کاتێکە ئەوان هاتوون شەڕێگەکەن شەڕی لە ناوبردنەکەن شەڕی ئەوە ئەکەن کە ئەو چەتانە ئەو شەمشەمە کوێرانە ئەمە یەکەم جاریان نییە کە ئەو کۆمەڵکوژیە بکەن لە ڕۆژ ئاوایە و ئەمڕۆ لە ڕۆژ ئایا سبنێ لە هەموو شوێنەکانکە ئێمە خۆمان شەڕی داعشمان بینی ئێمە خۆمان بە ساڵ لە بەرەکانی شەڕابوون بەشداریمان کردووە و شەهیدمان هەوە بریندارمان هەیە بە ئێستاشەوە کەم ئەندامان هەیە ئیشەڕەکان بەداخەوە ئەو شەڕەوانانە ئەوە نەک نوێنەراتی ژنی کورد نوێنەراتی هەموو ژنانی جیهانیان کردووە و شەڕێکیان کرد لە مێژووە کە ئەوان شەڕێکی نێودەوڵەتی بووە بەداخەوە بە ئێستاکە لەم ئێستا ئەبینم کە ئەو شەڕی کە نێودەوڵەتی ئەوان کرد ئێستا نێودەوڵەتیەکانیش بە شێوازێکی شەرمن و لاوازانە دیفاع لە مافی کوردەکان لە یەکەم خاڵیەوە لە ئەخیرەوە تا ئەخیرەکەی ئێمە لەگەڵ دۆستەکان چکە ئێمە قبوڵمان و ئێمە پێشمەرگەین ئێمە شەڕەوانێن ئێمە هەم لە هەر شوێنێکە لە هەر شوێنەکە ئەم خاکی کوردستانە لە هەر پارچێکی کوردستان پێویستی بە ئێمە بێ ئێمە لەوێ خەباتەکەن خەباتی ئێمە بەردەوامە و لە هیچ کەسێکیش قبوڵ ناکەن بەو شێوێ هجوم بکاتە یاخود هێرشی ناڕەوات بکاتە سەر ژنێک ئێمە ئەگەر ئەو پێی وایە ژن ئەبێ هەر لە ماڵەوە بێ ئەی باشە ژنەکەی ئێمە دکتۆر نابێ ژن دکتۆر بێ نابێ مهندس بێ نابێ مامۆستا بێ ئەی ژن ئەبێ لە کوچی ماڵەوە چی بکات ئەی کاتێ ئەو باسی لەوە ئەکات ئەو پێشمەرگەی کە ئەیبینێ کە هاتووە ئایا کە دوژمنەکەی دێ جیاوازیەکە ئەمە ژنەیان پیاوە نەیبینی بە دیارچای خۆ مناڵەکانیان لە دایک و باوکەکانیان جا کردو نەیبینی پیاوە پیرەکانیان جا کردو تاونە چۆن ئەی نەیبینی ئەو شەهیدان بە زندی چاو و دڵیان دەرهێناوە ئەی ئەو هەستە لە کوێیە بەڕاستی بەداخەوە سەد بەداخەوە بۆ ئەوانی کەواکرد ئەو قڕکردنە تەنها بۆ ژن نییە بۆ ژنە بۆ پیاوە بۆ منداڵە بۆ خاکەکەمانە و کەسێک ئەگەر ئەگەر خاکم نەبێ ئیتر بوونی تۆ چییە لە قورئانی شاهاتوە تۆ ئەگەر خاکت نەی پارێزراونی کەواتە تۆ بێ پێش خۆت خاکەکەت پارێزی